هەر کەسێک دۆستایەتیمان بکە ئامادەین دۆستایەتی بکەین ئامادەین هاوکاری بکەین لەگەڵ هەر کەسێک کە بێوێ هاوکاریمان بکات دۆستایەتی بکەین لەگەڵ هەر کەسێک بێوێ دۆستایەتیمان بکە هەر کەسێکیش دژمنایەتیمان بکات ئەوە سەری خۆی دەدا لە تاشە بەردەکاری کێوەکانی سەرەتا 7 کەس بوون ئێستا بە سەدان هەزار کەسن لە چایخانەیەکدا حیزبەکەیان دامەزران بەڵام ئێستا خاوەنی نیوەی باشووری کوردستانن زیاتر لە 4 حیزبی لێ جیابۆتەوە بەڵام ئێستاش لە هەموو حیزبانە گەورەتر و کاریگەرترە کە لێ جیابوونەوە دوای ساڵانێکی زۆر لە ململانەی باڵە کۆنەکان ئێستا باڵێکی نوێ تێیدا دروست بوو بە بێدەنگی کاری خۆی دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێک کە خۆی بە حیزبی شەهیدان و دەستکەوتەکان دەناسێنێت و نارەکانیشی بە گەندەڵی و قۆرەخکاری تۆمەتبارێکن ئەو هەموو قارەمانێتی کە نوێنراوە بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەنگ بۆ سەر قافڵەی هەموو قارەمانێتی و خوێندانە بووە ساڵی 1976 یەکێتی لە چایخانەیەک توولەی توولا لە سووریا دامەزرێت ئەو کە تەنها 7 کەس لە دامەزرێنەرانی بوون ئێستا یەکێتی تەمەنی 45 ساڵە هاوسەرۆکانی یەکێتیش تەمەنیان هێندەی لەگەڵ حیزبەکەیان جیاواز نییە لەگەڵ دامەزراندنیدا یەکێتی شۆڕشی نوێی هەڵگیرسان کە بە یەکێک لە کاریگەرترین شۆڕشەکانی کورد ناو دەبرێت و خۆیان ڕاپەڕین بە بەرهەمی شۆڕشەکەیان دەزانن شۆڕشێک کە لە دۆخێکی سەختدا بوو بە هیوایەکی گەورە بۆ گەلی کورد لە سەرەتای دامەزراندنیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان شێوازێکی نوێی خەباتی داهێنا یەکێتی لە شێوەی نیمچەبەرەیەکدا دەرکەوت و دەیویست ببێتە چەتری کۆکەرەوە هەرچەندە لە هەندێک قۆناغدا ئەم پلانە یەکێتی سەریگرت بەڵام هەرزوو بەرەکە بوو بە حیزبێکی جەماوەری بەهێز و ڕێکخرا و حیزبەکانی ناو بەرەکەی قوددا ئەوە بوو بە سەرەتای ململانەیەکی ناوخۆیی کە کاریگەریەکەی تا ئێستاش هەستی پێدەکرێت و درێژەی هەیە بیکرایەوە لە شێوەیەکی نیمچەبەرەی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەم ڕێگا بە تاک نەفەر بدا ببن بە ئەندام لە ناویە و هەم ڕێگا بە ڕێکخرا و دامەزراوی شۆڕژێرانی سیاسی کوردستانیش بدا ئەوەی ڕۆژێ هەر کۆمەڵەی ڕەنزەرانی کوردستان لە کایەدا بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمەڵێک لە ئینسانی کێکۆشەر و شۆڕژێر و پێشکەوتنخواز و کۆمەڵەی ڕەنزەرانی کوردستان پێکهێنرا لە ماوەی 45 ساڵی تەمەنیدا یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە 4 جار حیزبی لێجیابۆتەوە حیزبی سۆسیالیستی کوردستان ئاڵای شۆڕش حیزبی زەحمەتکێشان بزوتنەوەی گۆڕان بەڵام وەکو ئەوەی سەحرێک لە پشتی یەکێتیەوە بێت هیچ یەک لەو حیزبانە نەیانتوانیوە ببنە قەوارەیەکی سیاسی لە یەکێتی بەهێزتر و تەنانەت زۆرێک لەوان بە تەواوی یان بەشێکی زۆر لە سەرکردەکانیان گەڕاونەتەوە ناو یەکێتی ئەمەش وای لە یەکێتی کردووە کە بەردەوام وەکو حیزبێکی گەورە و بەهێزی خاوەن پێگە بمێنێتەوە و بە پێی قۆناغە جیاوازەکان قەبارەی گۆڕانکاری بەسەردا بێت یەکێتی و جەستەیەکی تەواو نەکراو لە دوای کۆنگرەی چوارەمەوە گەنج یەکێتی ئاراستە و ئیدارە دەکەن کە تەمەنیان تەنها 2-3 ساڵێک لە تەمەنی حیزبەکەیان زیاترە سەرکردایەتی حیزبەکە لە 121 کەس پێکاتووە بەڵام ڕەخنەی ئەوەی لێدەگیرێت هیچ دەسەڵاتێکی کردەی نییە ئەنجومەنی بەڵای سیاسی یەکێتی کە لەسەرکردە بە تەمەنەکان پێکاتووە تا ئێستاش کارنامە پەیڕەوی نییە و دەسەڵات و ئەرکەکانی دیاری نەکراون ئەمەش وای کردووە زۆرێک لە دەسەڵاتە کردەیەکان و بڕیارە گرنگەکان لە دەستی هەردوو هاوسەرۆکدا بمێننەوە ئەمە پێچەوانەی ئەو بنەمایانەیە کە حیزبەکە کاریان لەسەر دەکات و لە دوامین کۆنگرەی خۆیشیدا پەسەندی کردووە چاودێران ئەم دۆخەی دوای کۆنگرەی یەکێتی بە جەستەیەکی ناتەواو دەچوێنن ناڕازیەکانی ناویەکێتی هەرچەندە لە ڕووکەشدا وا دەردەکەوێت کە ئێستا یەکێتی یەکگرتووتر و یەکدەنگترە لە ئاستی ناوخۆدا بەراورد بە 5 ساڵی ڕابردوو بەڵام لە پشت ئەو یەکدەنگیەوە پەرتەوازەییەکی بێدەنگ هەیە بەشێک لە سەرکردە سەربازیە کۆنەکانی یەکێتی ئەوانەی پۆستی هەستیاریان هەبوو و ئێستا لابراون بە بیانووی زیادبوونی تەمەنیان و خانە نشین بوونیان لە پۆستە حکوومیەکان بەردەوام کۆبوونەوەی هاوبەشیان هەیە و بەشداری لە کۆبوونەوە حیزبیەکان ناکەن لەبری بەشداربوون لە کۆبوونەوەکانی سەرکردایەتی و ئۆرگانەکانی حیزب ناوە لە باخ و ڤێلاکاندا دەردەکەون و وەکو کۆمەڵێکی هاوتەمەنی یاخی لە سیاسەتی ئێستا یەکێتی قسە دەکەن ئاماژەکان ئەوە دەردەخەن
کە ئەو دەستەیە لە سەرکردە سەربازیە بەتەمەنەکان وەکو باڵێکی نوێ دەردەکەون پێناچێت هەموو بڕیار و سیاسەتێکی هاوسەرۆکانیان بەدڵ بێت. ئێستا و لە هەموو کات زیاتر یەکێتی لە بەردەم ئاڵنگاریەکی گەورەدایە کە ئەویش هەڵبژاردننی داهاتووە کە یەکەم جارە ئەم سەرکردایەتیە ڕوبەڕووی ببێتەوە. پێناچێت سەرکردە کۆن و بەتەمەنەکانی ئەو حیزبە ویستی ئەویان هەبێت بچنە ژێرباری ئەو ئەرکەوە ئەگەر گەنجەکان ڕازیش بن یان داوایان لێ بکەن چونکە دەزانن یەکێتی ئێستا جیاوازترە لە یەکێتیەکەی جاران.